ئایا دەروندروست کەسێکە کە نەخۆشی دەرونی نەبێ یاخود ئەشێ کەسێک دەروندروست بێ و نەخۆشی دەرونیشی هەبێ یاخود کەسێک پێی وابێ دەروندروست بێ بەڵام دەروندروست نەبێ. زانینی ئەم جیاوازیە ئێمە لە خزمەتان نابین لەو پانێڵەدا باسی ئەوەکەین کە چۆن بزانین دەروندروستی چییە، بە تایبەتی هێشتنەوەی دەروندروستی لە قەیرانەکانە، چۆن جای بکەینەوە لە نەخۆشیێکی دەرونی و ئەگەر نەخۆشیێکی دەرونیشمان هەیە لە قەیرانێکی وەکو قەیرانانەی کە ئێستا جیان پێ ئەڕوا ئێمە چۆن بتوانین خۆمانی لەگەڵا بگونجێنین. هەموو ئەمانە لەم پانێڵەدا پێشکەشتان یەکەین بە تامەزرەوە چاوەڕێی ئێوەین هیوادارین لەوێ بتانبین. ژیانی ڕۆژانەمان پڕە لە فشاری دەرونی بە بەردەوامی فشارەکان لە ژێرمانە ڕووەدا. ئێمە باسی ئەو کێشە و گرفتە دەرونیانەکەین کە لە کاتی قەیرانەکان ڕوبەڕووی هەرێکێک لە ئێمە بێتەوە. لێرەوە فێرە بین کە نیشانەکان زوو بناسینەوە و بتوانین بەباشی ڕوبەڕوویان ببینەوە. بێگومان تەنها باسی کێشەکان ناکەین، بەڵکو ئەو ڕێگە چارەسەری و ڕێنمایانە شەخەینە ڕوو بۆ ئەوەی یارمەتی دەرمان بێ چۆن دەروندروست بمێنینەوە. وەک ڕێکخەری ئەم پانێڵە پێتان دەڵێم کە کاتی تایبەتمانداناوە بە شوێکی ڕاستەوخۆ وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە و بێبەرامبەرە کراوەیە بۆ سەرجەم کارمەندانی تەندروستی، خێزانە بەڕێزەکان، مامۆستایان و ڕاهێنەران بۆ سەرجەم و کەسانەی ئەیانێ ئارامتر بژین. چاوەڕوانتانین.